لە یاریەکانی هەفتەی دووەمی خولی باسکەی کوردستان هەردوو تیپی باسکەی ئەکاد و دەربەندیخان لە هۆڵیانی ئەکاد عنکاوە بێگەیشتن. هەردوویانە بە شکست دەستیان بە یاریەکانی خولەکە کرد و لە یاری یەکەم نەیانتوانی سەرکەوتن بەدەستبێنن، هەر بۆیە تا مەزرۆی بردنەوە بوون. هەر لە سەرتاوە هەردوو تیپ بەڕکابەریەکی بەهێزەوە دەستیان پێکرد. دەربەندیخان لە ماوەی یەکەم بە جیاوازی 2 خاڵ و بە ئەنجامی 16 بە 4 پێشکەوت. ئەمە بووە خاڵی وەچەرخان و سپی پۆشەکانی دەربەندیخان لە ماوەی دووەم جیاوازەکەیان زیاد کرد، بە ئەنجامی 20 بە 4 براوە بوون. لە ماوەی سێم دەربەندیخان لە هەنگاوەکانی بۆ سەرکەوتن بەردەوام بوو، 18 بە 12 پێشکەوت. هەرچەندە لە ماوەی چوارەم و کۆتایی هەردوو تیپ زۆرترین خاڵیان کۆکردەوە، بەڵام بە 22 خاڵ یەکسان بوون و گۆڕانکاری بەسەر ئەنجامی یاریەکە نەهات. دەربەندیخان بە جیاوازی 14 خاڵ و بە ئەنجامی 76 خاڵ بە 62 خاڵ براوەی یاریەکە بوو. ئێمە سەرەتاش بۆ سەرکەوتن هاتبووین، کۆمەڵێک گەنجین، سوپاس بخوا ئەوە زۆر گرنگە کە ئێمە گرنگی بە گەنجەکان بدەین. زۆر گرنگیشە کە توی یاریزانی شارەکەی خۆت گرنگی پێ بدەیت، لەوەی کە بێت مەسەرەن لە پاڵەوانەتێکی وایە بچی لە شارەکان یاریزان کۆ بکەیتەوە. ئەمە زۆر گرنگە، تەنها یەک یاریزانە ئەویش ڕێپێدرا بۆ هەموو یانەکان. ئەلحەمدولیلا کە توانیمان سەرکەوتن بەدەست بێنین دوای دۆڕانێک. ئەمە زۆر گرنگە، ئینسان دوای شکست سەرکەوتنی دەست بکەوێتەوە. سواز بەخوا هەوڵەدەین لەسەر هەمان ئاز بەردەوام بین. الحەمدولیلا. پیرۆزبای بنای دەربەندیخان ئەڵێم یاریکی باشیان کرد، لە ڕۆژێک ئێمە زۆر خراپ بووین، ئەوان توانیان سەرکەوتوو بن. ئەنی ئەوڕۆ غەڵەتمان زۆر بوو، بەتابە غەڵەت فەردی. یاریەکە لە ئەنجامە نەتیجەکەیەوە بوو کە چاوەڕانەکرا. بەڵام ئەوەی کە ئێمە هیوامان نەمێنێ ناشتیوانیە، ئەمە قەت لە ژیانمان نەدۆڕاوین، ئەو باوەڕ منە. یان دەبینەوە یان شتێک فێرە بین، بەلاعبش ماوەتووە. ئەو ساڵ ئێمە احتیمامان لەسەر گەنجەکانمانە، گەنجەکانمان توانیوانە و متمانەیە کە پێمان کردوون وەڵام متمانەکەمان بدەنەوە، بەڵام هیوادارین یاری بە یاری بتوانین نەتیجەکانیش بگۆڕین تا لەگەڵ خبرە وەرگرتنی گەنجەکانمان نەتیجە یاریەکانش لێ ئێمە بێت. یانەی دەربەندیخان بەم سەرکەوتنە بۆ خاوەنی بردنەوەیەک و شکستێک لە خولەکە ئەکاد عنکاوەش لە هەردوو یاریەکەی شکستی خواردووە. حوسێن محەممەد، کەناڵی ئاسمانی پێام، هەولێر.